باشە ئەگەر هیچ کەس لەسەر ڕووی زەویدا دیفاع لە مسلمانانی غەزە نەکات، دژمنی جوان نەبی، دەبێت کورد ئەو مووقیفە هەبێت. کورد دەبێت دیفاع لە مسلمانانی غەزە بکات، هیچ کەس نەکات، بەس دەبێت کورد بکات. دەزانن بۆ؟ لەبەرەوەی ئێمە چەندان ساڵە، زیاتر لە 100 ساڵە تام و چێژی تاڵایەتی زوڵم و ستەم لە چێژین، بە درێژایی مێژوو زوڵم لە ئێمە کراوە. ئێمە دەزانین ناڕەحەتی و تاڵایەتی زوڵم چەندە. ئەو زوڵمەی کە دەبینین دەکرێت لە مسلمانانی غەزە، چۆن دڵت پێخۆش دەبی؟ دەبێت دڵت خوێنی لێبێت لە جاتی فرمێسکان، چاوەکانت خوێنی لێبێت لە جاتی فرمێسکان. ئەوجێ دەڵێ وەڵا هجوومیان کردیە، ئێ بابە ئەوە خاچی داگیر کرا. ئێستاش تەماشاکەن بەبەر چاوی هەموو دنیا، نەڕە چاوی منداڵ دەکە، نە ژن دەکە، نە خەستەخانە دەکات، نە یاسای نێودەوڵەتی، نە یاسای خوا، هیچ لە چاوی هیچ شتێک ناکە. دەڵێ شەلم کوێرم هیچ نابینم، بەس بگرە و بکوژە. هەرچی سیلاحێکە، هەرچی ئەسلیحەیەکی قەدەغە کراوە دەوڵی، وا ئێستا بەبەر چاوی ئەو هەموو دنیای لێیان دەدات، لە ناویان دەبات، دەیان کوژیت. یەک دەوڵەتی زرهێزیش نییە بڵێ بۆ وا دەکەیت. هەمووشیان پشتیوانی دەکەن. بۆ؟ چونکە والذین کەفەڕوا بعضهم ئەولیاء بعض. ئەو خوا دەفەرمی ئەوان هاوکاری یەکدی دەکەن، پشتیوانی یەکدینە. ئەوان لە بۆ یەکدی، ئەی بۆ مسلمانیش لەگە یەکدیدا پشتیوان نەبی. ئەوان مسلمان نینە، ئەهلی قیبلە نینە، با چۆن مسلمان پشتیان ناگری؟ دوعان بۆ ناکەی، دەخەمیاندانی. واللهی ئازیزی خۆم، ئاگاداری خۆمان نەبین، بەخوا دینەکەشمان لەدەست دەچێت. دەبێ وریا بین، ئاگادار بین لە زبانی خۆماندا. خوا نەخواستە